1970 لە کۆتایی تورکمان لە سعودی ئامادەیە فەرموو موناخان زۆر بەخێر بێ. زۆر سپاس. موناخان ئێمە باسی پێگەی ئۆپۆزیسیۆنەکەین دەمەوێت بپرسم بۆچی بەشێک لە حیزبەکان سۆزی دەنگدەران ڕادەکێشن بەوەی کە دەڵێن ئێمە ئۆپۆزیسیۆنین. ئایا ئەگەر ئۆپۆزیسیۆن بن دەتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن یان بیانەوێت دەسەڵات وەربگرن و لە ڕێگەی دەسەڵاتەوە خزمەت بکەن؟ بەڵێ سەرەتا شرۆڤەی ئۆپۆزیسیۆن لە ڕووی یاساییەوە پێناسەیەکی بچووکی خۆی هەیە، ئەڵێتن کەسێکە سەر بە پارتێکی سیاسی یاخود ڕەوتێکی سیاسی تەنانەت بۆ چوونێکی جیاواز هەیە پەیوەندی بەڕەوتەکەەوە نییە یاخود و هەوڵ دەداتن دژایەتی ئەو حزبە سیاسی کوردستانی ئەو ئەحزابە سیاسیانە بکەن بە شێوەیەکی گشتی کە لە دەسەڵاتن و هەر کاتێک ئەگەر ئۆپۆزیسیۆن بریاریدا کە بچێتە ناو دەسەڵات کاری ئۆپۆزیسیۆنی کۆتای دێتن ئەو وەختە پێی دەوترێت یان درسۆز یان پاوان خواست. لێرەدا بەداخەوە ئێمە ئۆپۆزیسیۆن بۆ سەرنجڕاکێش بەکاردێنین بۆ بە مەبدەئی بنەڕەتیان نییە کەوا بتوانن بنەمایەکی سەرەکیان هەبی لە ئایندە ئەو کارەی لە کاری حکوومەت ئەنجام دەدرێت کە دەسەڵات بەدەستەوەیان هەیە ئەو ئەحزابە سیاسیانە پێچەوانەکەی بۆ خەڵک ڕوون بکەنەوە بە پێچەوانەوە هەوڵ دەدەن چاواشەکاری دروست دەکەن. یعنی ئێستا ئەوەی ئۆپۆزیسیۆن لە کوردستانی کا چاواشەکاریە بەرامبەر بێگومان تەنها چاواشەکاریە کاری ئۆپۆزیسیۆنی خۆی ناکاتن چکە کاری ئۆپۆزیسیۆنی ئەگەر بیکاتن لە هەموو وڵاتەکان ئۆپۆزیسیۆن دەبی ڕادچاوی و چاودێری حکوومەتی هەرێمی کوردستان بکاتن و دەسەڵاتی واتە جێبەجێکردن تەنفیزی چاودێری دەکاتن و ڕەخنەی لێدەگریتن بە پێی یاساکاندا. بەڵام نابێ ڕەخنە و تۆمەت ببەخشی پاڵ دەسەڵات لە پێناوی بەدەستهێنانی دەنگ و سەرنج ڕاکێش بن لەوەی دەنگی خەڵک بۆ خۆیان کۆکەنەوە بە هیچ بنەمایەک. و ئێمە بەداخەوە لە دوو خولی پەرلەمانی کوردستان لە خولی سەی پەرلەمانی کوردستان و لە خولی چواری پەرلەمانی کوردستان و پێنجی پەرلەمانی کوردستانیژە لە سێ خول ئێمە ئەزمونێکی تاڵمان هەیە لەگەر ئەمەوێت ئەوەت لێ بپرسم تۆ سکرتێری پەرلەمان بوویت وە لە نێو پەرلەمان بووی ئایا ئەدای ئۆپۆزیسیۆن لە نێو ئەو سێ خولەی پەرلەمان ئەدایەکی دروست بوو؟ لە پێش شاشەکاندا هەوڵیاندا بە ئەدای ئۆپۆزیسیۆن بەکاربێنن بەڵام لە ژوورە داخراوەکاندا لە دەسەڵات زیاتر هەوڵیان دەدا کاری دەسەڵاتی بەدەستەوە بێتن واتە دوو شێواز بەکاریان دەهێنە بۆ بەرژەوەندی تەسکی بیری حیزبایەتیان لەناو هۆڵەکانی پەرلەماندا کاری ئۆپۆزیسیۆنیان دەکردو دژایەتی پرۆژەکانی حکوومەتیان دەکردو ئەو شتێک کە پێداگیر بوون کە ئەیانزانی دۆخی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەر دۆخی ئێستای هەرێمی کوردستان ناگونجێتن فشاریان دەخستە سەر حکوومەت بەڵام خۆشیان باش ئەزانن پێشی دەستپێکی دانیشتەکان بەداخەوە داهاتنە لای دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان چلای جەنابی سەرۆکی پەرلەمان چلای جێگر چلای بەندە ئەیانزانی کە پرۆژەکەشیان سەرناکەوی بەڵام دەیانوت ئێمە ناچارین دەنگدەری خۆمان ڕازیکەینەوە تاکو خەڵک پێمان بڵێن ئەوەی لە ئەستۆی خۆتانە کردوتانە بەڵام ئەوەی کە ڕێگرە حکوومەتە و دەسەڵاتە کەواتە ئەوان کاریان نەدەکرد بۆ سەرخستنی دەسەڵات لەو ڕێگەیەوە خزمەتی هاوڵاتیان بکەن بەڵکو هەوڵیان دەدا کارەکانی دەسەڵات و حکوومەت پەک بخەن؟ بەڵێ بێگومان وابوو دژایەتی حکوومەتیان دەکرد لە پێناوی بەدەستهێنانی پێگەیەکی بەهێز بۆ خۆیان نەک دژایەتی حکوومەت بین لە پێناوی چاکردنەوەی دۆخەکە چاکسازی ئەنجام بدرێتن گۆڕانکاری لە بەرنامەی حکوومەت بێتن هەر بەرنمەیەکی حکوومەت کە داهاتە ناو پەرلەمانی کوردستان هیچ بیانوویەکیان لە دەست نەبینێتن هەندێک بابەتیان دەورژان دەیانزانی خۆشیان قەنەعەتیان پێ نەدەبوو ئەوە وای لێ دەکرد کەەوە ئۆپۆزیسیۆن بەرەو ڕاوازبوون دەچێت. بەڵێ باشە موناخانیانی ئێستا هەندێک لایەن هەیە بۆ نمونە 32 ساڵە هاوبەشی حکومڕانیە لە هەرێمی کوردستان ئێستا بە نەفەسی ئۆپۆزیسیۆن بوونەوە قسە دەکا و دەڵێ دەیڕوخێنین ئەنوێت چی بڕوخێنن ئەوەی کە خۆیان بە هاوبەشی لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بنیاتیان ناوە؟ لە ڕاستیدا ئێمەش سەر سوورمانی لەو بانگەشەی هەڵبژاردنە بەداخەوە لەو خولەی پەرلەمانی کوردستان بەشێک بابەتی ئەزمموی هەرێمی کوردستان کە دەپارێزی قوارەی سیاسی هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێمی کوردستان تاکە حیزبێکی سیاسی کوردستانی پێکی نەهێناوە پێکێنەری حکوومەتی هەرێمی کوردستان و دامەزراوەکانی هەرێمی کوردستان لە پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتوانی کوردستان بە دەرەجەیەک پێکێنراوە لێرەدا ئەگەر هەر دەسەڵاتێک لە ئەدای خۆی ڕازی نییە دەبایە پێشی بانگەشەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە ڕێگای ڕۆژنامەگەری بێتن بە ڕێگای بەیاننامەی فەرمی بێتن
کشانەوەی خۆیان لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەر بخەن تاکو خەڵک باور بە قسەکانیان بکەن بەڵام ئێستاکە هەموو کەس ئەزانیتم بۆ بانگەشەی هەڵبژاردن بۆ بەدەستێنانی دەنگی زیاتر و کورسی زیاتر لە پەرلەمانی کوردستان هەوڵ دەدەن چاواشەکاری دروست بکەن کەواتە پێ بانگەشە دەکەن دەنگی باش بەدەست ناهێنن نەخێر بەم شێوازە خەڵکی کوردستان ئەوەی دەمویستکە تەواویکەمە بۆ بەڕێستان خەڵکی کوردستان زۆر ئاشنایە و بۆ ڕۆشنایی دەچێتە دەنگدان ئەزانیتەن چلایەنێک بەرژەوەندی هەرێمی کوردستان دەپارێزی پێکەوە ژیانی دەپارێزی قوارەی سیاسی هەرێمی کوردستان قوارەکەی بەهێز ببینێتن هەولی جدی دەداتن ڕێککەوتنەکان بە پەلا ئەنجام بدرێتن لەگەڵ حکوومەتی فێدرالی عێراق هیوەخوازین پاش تەواوبوونی ئەم بانگەشەیە دەرفەتێک ببینێتن لە نێوان لایەنە سیاسی کوردستانیەکان تاکو بتوانن لەسەر مێزی گفتوگۆ دادەنیشن و بۆ پێکێنانی حکوومەت بگەنە ڕێککەوتن چونکە ئەم هەرێمە ملکی سەرجەم هاوڵاتیانی خەڵکی کوردستانی ملکی حزبێکی سیاسی پێتان وایە ئەم خولەی پەرلەمانی کوردستان جیاواز دەبێت خۆی بێگومان جیاواز دەبێتە لەگەر چکە بەشێک لە حزبە سیاسی کوردستانیەکان تازە هاتە ئاراوە بەشێکیان حزبی تازەی دامەزراندووە پەیامی تازەیان هەیە بەرنامەی تازەیان هەیە هیوەخوازین ئەو بەرنامە تازانە هاوکار بن لە سەرخستنی پرۆسەی سیاسی کوردستان و بەهێزکردنی قوارەی سیاسی کوردستان خزمەت نەکاتن لە ڕوخاندنی قوارەی سیاسی هەرێمی کوردستان باشە موناخان لەبارەی پەرتکردنی کورسی کۆتاکان ئەمە چ زیانێکی بە ئێوە بە دەنگدەرانتان گەیاندووە دوو کورسی لە سلێمانی دوو کورسی لە هەولێر کورسیەک لە دوهۆک ئێمە بۆ ماوەی ساڵەکە لە هەر لە کەناڵەکەی ئێوەی بەڕێزدە بە سوپاسەوە هەمیشە پاڵپشتی پێکهاتەکانتان کردووە لە گەیاندنی پەیام و داواکاریەکان ئەم کورسی گەڕاوە بۆ پێکهاتەی تورکمان کە یەک کورسی بۆ هەولێر یەک کورسی بۆ سلێمانی بە تایبەتی بۆ پێکهاتەی تورکمان پێکهاتەکانی ترش کە 5 کورسی بۆ کۆتاکان گەڕایتەوە ئەگەر ئێمە ڕاستیەکی بدوێن لە سایەت جەنابی سەرۆک مەسعود بارزانی بووە کە خودی جەنابیان پێداگر بوو کە ڕێگر بوو حزبەکەی خۆی بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بکاتن بێ ئەوەی نوێ نەرایەتی پێکاتەکان تێدا جێگر بێ بەڵام کە گەڕانەوەی ئایا ئێمە ڕەزامەندین لەسەر یەک کورسی بێگومان نەخێن ئێمە مافەکانمان بە یاسا ڕێکخرابوو ئەو بە یاسا دەستە بەرمان کردبوو بۆیە ئەو لاینە سیاسی کوردستانی دەیەوێ پێکەوە ژیانێکی بەهێز بەرقەرار بێتن و هەمیشە بەردەوام بێتن هاوکارمان بیتن لە گەڕانەوەی کورسی کۆتا زۆر سپاسی ئامادەبوونتەکەم بەڕێز موناقاوەچی کاندیدی ژمارە 208 لە کۆتایی تورکمان زۆر بەخێر بیت.